ڕێکخراوە ناحوکمیەکان ئەم جارەیان وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاپۆرتی ساڵانەی خۆیدا کۆی گشتی ژیانی سیاسی و ڕۆژنامەوانی و یاسایی هەرێم دەخاتە بەر نەشتەر چەندین حاڵەتی کوشتن و لێدان و بربەز لە بەردەم کاری ڕۆژنامەوانیش دەخاتە ڕوو پێشێلکاریەکان بەرامبەر پەیامیش بەشێکە لە ڕاپۆرتەکە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاپۆرتی ساڵی 2016 تایبەت بە مافەکانی مرۆڤ ڕایدەگەێنێت لە عێراق و هەرێمی کوردستان چەندین پێشێلکاری سەخت ئەنجام دراون و دوژمنکاری تایەفەگەری و گەندەڵی فراوان و نەبوونی شەفافیت هەموو ئاستەکانی حکومەت و کۆمەڵگای ئەم وڵات و هەرێمی گرتووەتەوە. هەر لە راپۆرتەکەدا ئاماژە بە چەند جۆرێک لە پێشێلکاری لە عێراق و هەرێمی کوردستان لە ساڵی 2016دا کراوە. تایبەت بە پرسی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسان راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر هەردوو ئاستی کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕەوشی ڕۆژنامەنووسانیش ڕەخنەی توندی لە هەرێمی کوردستان گرتووە. لە بەشێکی راپۆرتەکەدا هاتووە لە سەرتاسەری هەرێم چەندین حاڵەتی لێدان و کوشتن و دەست بەسەرکردن و هەڕەشەی کوشتن دژی میدیاکاران کراوە. لە هەندێک حاڵەتدا هێرشبەرانی سەر ڕۆژنامەنووسان بە بەرگی سەربازی و پۆلیسەوە هێرشەکانیان بۆ سەر ڕۆژنامەنووسان ئەنجام داوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا نووسیوێتی چەند هێرش و پەلاماردانێکیش کراوەتە سەر ڕاگەیاندنەکان لە نێویاندا کەناڵی ئاسمانی پەیام سەر بە کۆمەڵی ئیسلامی و KNN سەر بە بزوتنەوەی گۆڕان کە پارتەکانیان پێشتر ئۆپۆزیسیۆن بوون. سەبارەت بە فڕاندن و کوشتنی ڕۆژنامەنووسان ڕاپۆرتەکە ئاماژە بەوە دەکات کە میدیاکانی هەرێمی کوردستان چەندین حاڵەتی کوشتنیان ڕاگەیاندووە، بەڵام کە سوکاری کوژراوەکان بانگەشەی ئەوە دەکەن کە هێزە ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کوشتنانە بەرپرسن. نمونەش بە ڕۆژنامەنووس ویداد حوسێن دەهێنێتەوە کە لە ئاژانسی ڕۆژنووس کاری دەکرد و لە 13 ئابی 2016 ڕفێنرا و دواتر بە مردووی دۆزرایەوە و شوێنەواری ئەشکەنجەدان بە جەستەی ویدادەوە دیار بووە. سەبارەت بە ئەشکەنجەدان لە عێراق و هەرێمی کوردستان لە راپۆرتەکەدا ئەوە خراوەتە ڕوو ڕێکخراوە نێو دەوڵەتەکانی مافی مرۆڤ چەندین دۆسیەی ئەشکەنجەدانیان لە بەندیخانەکانی وەزارەتی ناوخۆی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان با بەڵگەوە تۆمار کردووە، با تایبەتی لە هەرێمی کوردستان کە پێشێلکاری زۆر لەلایەن ئاسایش و دەستگا هەواڵگیریەکانی یەکێتی و پارتیەوە ڕوویداوە. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی دۆخی میدیایی لە هەرێمی کوردستان دەکات و دەڵێت میدیا سانسۆری لەسەر خۆی داناوە بۆ ئەوەی لەگەڵ هێڵە سوورەکانی حکوومەت لە دژی پێشێلکردنی ڕێستای گشتی یەک بگرێتەوە یان لە ترسی تۆڵەسەندنەوە بەتایبەتی لەلایەن هێزە ناحوکمی و حیزبەکانەوە. لەبارەی کوشتنی نایاسایی و کوشتن بە هۆکاری سیاسی لە راپۆرتەکەی ئەمریکادا هاتووە چەندین راپۆرت هەبوون لەسەر ئەوەی چەکدارانی داعش و گروپە تیرۆریستەکانی دیکە و هەندێک هێزی حکومی و میلیشیا بەدەر لە فەرمانەکانی حکومەت بە شێوەیەکی هەڕەمەکی خەڵکیان کوشتووە و خەڵکیان ئەشکەنجەداوە و بزریان کردوون.